کاکارێ سلااوت لێبێتن لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانین دوای ئەوەی لە 28 مانجی دوو لە دەستپێکی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکاکەەوە هێڵشیان کردە سەر وڵاتی ئێران. ئێران مەرزی تەمەرچین و بەڕووی هەرێمی کوردستانی داخست ماوەی 15 ڕۆژ ئەم مەرزە بە تەواتی بەڕووی هەرێمی کوردستان داخراوە تەواوی جموجۆڵە بازرگانیەکان وەستێنران لە ئێستاشدا ئەمڕۆ وڵاتی ئێران مەرزی تەمەرچینی بەڕووی هەرێمی کوردستاندا کردوتەوە وەک لە دیمەنەکاندا ئەبینن لە ئێستادا بەشێک لە بارهەڵگرەکان وەستا لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی بچنە وڵاتی ئێران و بارەکانیان بهێنن لە بەیانیەوە مەرزەکە کراوەتەوە پەیتا پەیتا بارهەڵگرەکان دێن و بازرگانەکان ڕوو لە وڵاتی ئێران ئەکەن بۆ ئەوەی کاری بازرگانی دەست پێ بکەنەوە و ئەو بارانەی کەوا لەوێ هەن زیاتر سەوزە و میوە دەهێن بۆ هەرێمی کوردستان و هەروەها کەلوپەری پیشەسازیش دەهێنرێ من یەکێک لە ئەو هاوڵاتیانم لایە کە بۆ هێنانی بار ئەچێتە وڵاتی ئێران ئەگەر تێرانە سلااوت لێ بێتن ئێوە ئێستا سەرقاڵی چین و ئەتانەوێ بچن چبارێک سەرقاڵی لەوەنە دەچینە مەرزی تەمەرچین ئەلحەمدولیلا بازرگانی بەڕێوە دەچی زۆر بە جوانی زیاتر ئێوە کەلوپەلێک دەهێنن هەموو کەلوپەلە خواردنە خواردەمەنیە بیناسازیە و شیشە قال بە کاشیە وەستانی مەرز تا چەندە کاریگەری لەسەرەوە بوو هاڵاتیان بێکار بوو کارگەری گەلێک زۆر بوو 16 ڕۆژە لە ماری دانیشتیمە ڕاستی یەک ئیش نییە بوو لەسەر بازارەکان کەلوپەل گران بوو کەلوپەلی بەرەو جێژنەوە کەلوپەلی جێژنش گران بووە خواردەمەنی هەموو گران بوو لەسەر خەرچیان گران کردیەوە ئەو مەرزە کاریگەری بێ لەسەر هەرزان بوونەوەی کاریگەری گەلێک زۆر هەیە یارەوەلا ئەلحەمدولیلا ئێستا مەرزەکە بوویتەوە شەل هەم جێبەجێ دەبی زۆر سپاس بۆ زانیاریەکان بەڵام یەکێک لەو شۆفێرانە بوو کە ئەچێتن بار بهێنێتن لە وڵاتی ئێران مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ڕۆژانە نزیکەی 700 بار هەڵگر هاتوچۆی تیاداکاتێتە وڵاتی ئێران کەلوپەل بهێنن لە ئێستاژاوە کە بینەمە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە کە شۆفێرەکان ڕیزیان بەسووە بۆ ئەوی داخلی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بنووە لەوێش بۆ مەرزی تەمەرچین بۆ ئەوی ئەو پێداویستی و کەلوپەلانە بهێنن کە زیاتر دەهێنرێنە هەرێمی کوردستان مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران زیاتر بازرگانیەکەی زیاتر هاوردەیە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێتن کەلوپەلەکان لە وڵاتی ئێران ئەم شەڕە کاریگەری زۆری هەبوو لەسەر گرانبوونی بەشێک لە کەلوپەلەکان لە هەرێمی کوردستان بەڵام بەکردنەوەی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران و هێنانی کەلوپەلەکان و چوونی بازرگانەکان بۆ وڵاتی ئێران کاریگەری ئەبێ لەسەر هەرزانبوونەوەی ئەو پێداویستیانەی کە دەهێنران وەک ئاماژەمان پێدا 180 کەلوپەلی کە لە وڵاتی ئێران دەهێنرێتە هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراق کەلوپەلی پیشەسازیە و 105 ئەو پێداویستی بڵین میوە و سەوزە و میوەیە و 150شی ئۆتۆمبیل زیاتر هاوردە ئەکرێ لە وڵاتی ئێران بۆیە بەکردنەوەی ئەم مەرزە جارێشتر بەڕووی هەرێمی کوردستان کاریگەری ئەبێ لەسەر بازرگانەکان و لەسەر ئەو هاوڵاتیانەی کەوا کار و کاسبی ئەکەن لە ماوەی 15 ڕۆژە نزیکەی 700 بار هەڵگر لە سنووری ئیدارەی سۆران بێکار بوو بوون جارێشتر بە دەستپێکردنەوەی ئەم مەرزە کار بۆ ئەم هاوڵاتیانە ئەگەڕێتەوە بەڵام من ئەگەڕێمەوە لای ئەوە مەتەواوی زانیاریەکان و لەسەرکردنەوەی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران